ئاین بەرنامەیەکە لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە هاوشانی پێشکەوتن و گۆڕانکاریەکان هاتووە و کەم نەتەوە هەیە پەیڕەوی لە ئاینێک نەکردبێت. ئاینە ئاسمانیەکانیش کە لەلایەن خواوە پێغەمبەری بۆ نردووە بە دروستترین ئاین هەژمار کراوە و ئەوانەی بە دروستی پێڕەویان کردووە کەسانی سەرکەوتوو بوون و ئاینیش لە دنیای ئەمڕۆدا ڕۆلی سەرەکی هەیە لە پێشخستنی کۆمەڵگەدا. لە ڕۆژ ئاوا لە فکری ڕۆژ ئاوایە کاتێک کە سەردەمی نوێ دەست پێ کرد وان نەزانیتر بەرەبەر سەردەمی ئاین کۆتایی هات. سەردەمی منەوێرەکان و فەیلسوفەکانی سەرەتا وایان نەزانی کە وایان دانابوو بەڵکو ئیشان لەسەرەوە کرد کە ئاین لە ناو ژیانی مرۆڤایەتیە هەڵبکەندرێ بەڵام دەرکەوت وانە ئاین ڕۆڵێکی بەڵکو سەرکیترین ڕۆڵ هەتا ئێستش بەدەست ئاینەکانە جا ئەوانەی کە پشتگیری ئاینەکانەکەن یاخود ئەوانەی دژایەتی ئاینەکەن ئەوان ژەر پێوتەکان ئاینە چکە لەوێ لە ئاین جیابنەوە کەواتە ئاین ڕۆڵێکی گەورە و مەزنی هەیە لە سەردەمی نوێیە. بەداخەوە لە ڕۆشنبیری وڵاتی ئێمە وا پیشانە درێکە ئەنەهوو بەتایبەتی لە دنیای فکر زانست تا ژیانی ئەکادمی و ڕۆشنبیریە سەردەمی ئاین لەسەر چووە بۆیە ئەمە هی خەڵکی ئاسایی خەڵکی نەخوێنەوە و عامەی خەڵکە خەڵکی نخبە و دەسەبژێر و ئەوانە ناکرێت لە ڕووی فکری و فەلسەفی و قسە لەسەر ئاینکەن. ناوەندی هەژان بۆ توێژینەوە معریفەت لە ژێر ناوی ئاین لە دنیای هاوچەرخدا دیدارێکی بۆ توێژەر و نووسەر و مامۆستانی زانکۆ ساز کرد. لە نێو دیدارەکەدا باز لە ڕۆڵی ئاینەکان کرا. لە دنیای هاوچەرخدا نووسەرێک دەڵێت ئاینەکان هیچ کاتێک توندوتیژیان بڵاو نەکردوێتەوە. لە مێژووی ئیسلامیشدا بە هەزاران زانا و کەساتی هەبوون کە جگە لە ئیسلام هەموو مرۆڤایەتی شانازیان پێوە دەکەن. مناقەشەی ئەوەیەکەین کە گفتوگۆیەکی گەرم هەیە ئەمڕۆ لە جیهانە سەبارەت بەوەی کە ئاین گەڕاوەتەوە ژیانی مرۆڤ گەڕاوەتەوە ژیانی تایبەت گەڕاوەتەوە ژیانی گشتی ڕۆڵی هەیە لە کاروبارەکانە بۆیە ئەم بابەتە فکری ئەبێ بەم شێوازە گفتوگۆ بکرێتەوە کە ڕۆڵ ئێمە چۆن بتوانین سوود لە ئاین وەرگین بۆ ژیانی ئێستەمانوەکو مرۆڤایەتی. کۆمەڵی کێشەمان هەیە بە ناوی ئاینەوە بێن توندوتیژیشی لەبەر هەم بێنین خوێنڕشتنیشی لەبەر هەم بێنین کاولکاریشی لەبین ئەیبینین بە چواردۆری خۆمانە سەریە وڵاتانە بکەکەن لە چواردۆری خۆمانان هەندێک کەسێ بە ناوی ئاینەوە خەڵکە کوژێ وڵات وێرانەکە خەڵک سەرەبڕێ هەشمانەیە بە ناوی ئاینەوە خزمەتەکە بنیاد ئەنێت وڵات ئاوادانەکات. پێش هاتنی ئاینی ئیسلام هەموو جیهان لە نەزانیدا دەژیا بەڵام دوای دەرکەوتنی ئاینی پیرۆزی ئیسلام بەهۆی قورئانی پیرۆزەوە مرۆڤایەتی دەستورێکی مەزنی دەستکەوت کە لە بەشێکی زۆری وڵاتانی جیهاندا ئێستا پەیڕەو دەکرێت. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.